بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پەرلەمانی کوردستان لە گفتوگۆکانی دەربارەی پرۆژە یاسای چاکسازی بەردەوامە و تاکو ئێستاش کۆبوونەوەکەی پەرلەمانی کوردستان بەردەوامە تاکو ئێستا پەرلەمانی کوردستان خوێندنەوەی دووەمی بۆ چوار بەشی پرۆژە یاساکە کردووە بە میوانداری بەڕێز عومەر حاجی عینایەت ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا چاوپێکەوتنێکی کورد لەگەڵ سۆرا عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان دەبینین کە هاوکارمان و پەیامنێرمان وەلی سەریم لەگەڵی ئەنجام داوە. فەرموو. طبعا ئەم پرۆژەیە هەموو ئەو بڕیارانەیە ئەو کارە نایاساییانەیە ئەو ڕێنمایانەیە کە لە هەش کابینەی ڕابردوو حکوومەت لە دەرەوەی یاسا و ڕێنمایی خەڵکی خانەنشین کردو بە نامستەحق، ئیمتیازاتی داوە بە خەڵکێک کە شایستە نییە، پلەی داوە بە خەڵکێک کە شایستە نییە و خەڵکی دامەزراندووە بە ناشایستە بە نامستەحق. بۆیە لە هەرێمی کوردستان خەڵکێکی زۆری مستەحق بێکارە، دەرچوێکی زۆر دانامەزرێ، بەڵام خەڵکێک بە مەحسوبیەت و بە تەسکیە و بە نایاسایی دا ئەمەزرێ و هەڵاوسانێکی گەورەی بۆ بودجەی گشتی دروست کردووە. ئێمە داکۆکیمان لەوە کردووە کە عەدالەت ئامانجێکی یاساکەیە بەرپا ببێ. عەدالەت چۆن بەرپا بێ؟ عەدالەت بۆ جۆرە بەرپا بێ کەم ئەندامێک لە ساڵی 2019 دوو هاوکاری وەرگرت پێ کە 150,000 80,000 لە ناو تۆڕی کۆمەڵایەتی چاودێری خێزانە کە بێهاوسەر و بێباوک و ئەو خەڵکانن کە لە کۆمەڵگە پێویستیان بە هاوکاریەکان نزیک بە 6 ساڵە بڕدراوە. ئێستا جارێکتر پێداچوونەوە و لیژنە و ئێمە دەڵین ئەوەی کە لەم یاسایە دەگەڕێتەوە ئەبێ ژیانی کەمەندام و هاوکاریەکانی پێزیاد کرێن. کەمترین موچەی خانەنشینی 150 120 195 220 هەزارە بەرز کرێتەوە. لانی کەم ئەگەر وەک عێراق ناکرێ با 300,000 بێ. ئێمە دەڵێن پلە باڵا نابێ بەو موچە زۆرە دەوام بکە. ئەگەر موچەکەی دابەزێنی خانەنشینیەکەشی کەمە بێتەوە و ئەبێ پێوەەر هەبێ بۆ خانەنشینی، نابێ بە 4 ساڵێکێک بێت و خانەنشین بێ و تەمەنێکی زۆریشی لە بەرما بێ. ئێمە لەگەڵ ئەوەین کە بەم جۆرە پرۆژەکە دادگەری تیا بچەسپێ و خەڵک دڵی پێی خۆش بێ و لە جێبەجێکردنیش دیسان تەماشاکەین زین ئایا جێبەجێ دەبێ یان هەندێکی پێ جێبەجێ دەبێ و ئەوەشی کەمە بەستیانە پێی دەربازە بێ و هەروەکو خۆی مێنێتەوە. بۆ ئەمانە لە ڕۆژانی ئایندە دەمێنێتەوە. موچەی کەسوکاری شەهیدان چی بەسەر دێت؟ چونکە ئێستا نیگەرانی دروست کردوە لای کەسوکاری شەهیدان. ئەو نیگەرانی خانەوادەی شەهیدان ئێمە تەکیدمان لێ کردەوە. مەسەلەی میراتگر کە کاتێک وەفاتەکە بە یاسای خانەنشینی کارپێکراو لە هەرێم مامەڵەی لەگەڵەکرێت کە ئەوە دەیبڕێت، واتە میراتگر کە دەمرێ بەپێی ئەم یاسایە کە یاسای خانەنشینی کارپێکراوە دەبڕدرێت. کە عیبێکی گەورە کە لە یاساکە هەیە ئەوەیە هەرێمی کوردستان 12 یاسای خانەنشینی و 3 یاسای پێدانی ئیمتیازاتی هەیە کە کاتە 15 یاسا خەڵک خانەنشینە بێ ئیمتیازی لێوەرەگرێ. یاسای خانەنشینی فەرمانبەران یاسای 2006 عێراق ژمارە 27 کە لە عێراق هەڵوەشاوەتەوە لە هەرێم ئینفاز نەکراوە، بەرکار نەکراوە کەچی کاری پێکرێ. ئەمە زۆر عیبەیەکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان کە یاسای خانەنشینی خۆی نییە. دێن کە سوکاری شەهید میراتگرەکان کە وەفات بکەن یا بیگوازنەوە دەیخەنە سەر یاسای خانەنشینی بەرکار کە ئەو زۆر مەحدودەوە لە زۆر شوێنات دەیبڕێت، کۆتایی پێدێنێ. حکوومەت ئێستا ڕاستە بە ئاشکران ناڵێ بۆ ئێستا دەیبڕین، بەڵام لە ئایندەیە میراتگر کە وەفاتەکات دەیبڕێ. موچەی پلە باڵاکان ئایا کەم دەکرێتەوە بە تایبەتی موچەی پەرلەمانتارە؟ چونکە زۆر قسە لەسەر موچەی پەرلەمانتارانە. ئێمە لەگەڵەوە بووین کۆی موچەی پلە باڵا لە هەرێمی کوردستان بە لە 150 کەم بکرێتەوە ئەو جا خانەنشینیەکە کەمە بێتەوە، چونکە ئێستا موچەکە زۆرە بۆیە خانەنشینیەکە زۆرە. ئێمە لەگەڵ کەمترین خانەنشینین و پێوەری ژەبێ بۆ خانەنشینی وەکو فەرمانبەری تر، نەک تەنها بە 4 ساڵ وەزیری و پەرلەمانتاری تۆ خانەنشین ببی لە کاتێکا فرسەتی گەورەی تر لە بەردەمتایە. ئێمە لەگەڵ کەمترینین، لەگەڵ عەدالەتین، وەکو چۆن لەگەڵ بەرزکردنەوەی موچەکەمەکانی خانەنشینی و خاوەن پێداویستی تایبەت و تۆڕی کۆمەڵایەتی.
راپۆرتێک ئامادەکرا لایەن لێژنەی داراییەوە لەسەر پرۆژه یاسای چاکسازی کە حکوومەت ناردی، بەڵام بەڕێزت واژۆ لەسەر نەکرد. هۆکاری چی بوو؟ بەڵێ واژۆ لەسەر پرۆژەیەک ناکەم کە موچەی پلە باڵاتیایە بەرز بێ، کەمترین خانە نشینی تیانە بێ و زەمانی حەقیقی گەڕانەوەی 13 میلیارد دۆلاری فەرمانبەران و موچەخۆران کە بە ناوی پاشەکەوتەوە لای حکوومەتە زەمانەتێکی وازەحیتیانە بێ، حکوومەت قەرزی لای خەڵکە لێی وەرگێ، بەڵام فەرمانبەر و موچەخۆر قەرزی موچەی شایستەی دارایی خۆی لای حکوومەتە پێی نەداتەوە، بۆیە واژۆم نەکردووە. ئێستا کەمترین موچەی خاننشینی پلە باڵەکان چەند دەبێت دوای ئەوەی ئەم پرۆژەیە گەر پەسەندکرا وەکو خۆی؟ هێشتا هیچ وازەح نییە، چکە ئێمە لەگەڵ ئەمانین کەتیایەتی. ئەوەی کە ئێستا هەیە چەندە؟ ئەوەی کە ئێستا هەیە ئەوانەی کە شمولی 15 ساڵ خزمەت و 45 ساڵی تەمەەن ناکەن تا ئەو کاتەی خزمەت کۆکەنەوە تەمەنیانەگا بەوە بە پێی ئەمەی کە ئێستا هەیە لە ڕەشنووسەکە نزیک بە 3,500,000 درێتێ و بەرزترینیشیان کە شمولێکە لە سا هەفتا تێنەپەڕێ 6,90,000. پاشەکەوتی موچەی فەرمانبەران چی بەسەردێ؟ زەمانەتێک هەیە بەڵام تەنها حیساب بانقیە، حیساب بانقیەکەش کەیک ئەکتیڤە بێ و کاتێک کە سیستەمی بانقی ببێ بە ئەلەکترۆنی. چەند ساڵە حکوومەت هێرێمی کوردستان ئەم کارەی دەست پێ کردووە، تا ئێستا 15 بانک لە کۆی 90 بانقی حکوومەت هێرێمی کوردستان چۆتە داتابیسێکیش نەبووە بە ئەلەکترۆنی، بۆیە ئەوە مەحاڵە بەو جۆرە پاشەکەوت کە لە یاساکا هەیە، ئێمە دەنگی پێ نادەین بەو جۆرە. تا ئەوەی کە ئێستا وەکو پرۆژەکە هەیە تەنها حیساب بانکیەکە و بەس، هیچ فەرمانبەرێک ناتوانین مامەڵی پێ بکات؟ بەڵێ، تەنها ئەوەی لە سجلی خەزیێنەکان هەیە لە موچەکەی دەخرێتە ناو هەژمارێکی بانقی، هیچی تر و ناتوانێت هیچ مەقاسەیەکی پێ بکە، هیچ قەرزێکی پێ بداتەوە، تەنها لە سجیلەوە چێتە ناوی هەژماری بانقی، ئەویش هەژمارەکە ئەکتیڤ نییە. جگەلەوە هێزەکانی ناوخۆ و ئاسایش غەدرێ گەورەیان لێکراوە لە خانە نشینیەکەیان کە بە خزمەتێکی زۆر بەڵام بە موچەیەکی کەم خانە نشینە بن. حکوومەت بۆ ئەوەش ئامادەنیە لەم پرۆژە چاکیکە وعدەدا پرۆژەی خانە نشینی هێزەکانی ناوخۆ ئاسایش بهێنێ، کە ئێمە زۆر داوامان کرد با لێرە حەلیکەین. بە کورتی حکوومەتەڵێ من پارە نادەم، پارە کۆکەمەوە. دەتوانین بڵێن لەم پرۆژە یاسایە جۆرێک لە فێڵکردنی تێدا لەلایەن حکوومەت هەرێمی کوردستان بەرامبەر بە پاشەکەوتی موچە و بەرامبەر بە خاننشینی هێزەکانی ناوخۆ؟ من ناڵێم فێڵ، من ئەڵێم حکوومەت ناتوانێ وەکو خۆی ئەڵێ، مە قسەی حکوومەتەڵێ ئێمە ناتوانین پارە بینەوە. ئێمە لەگەڵ عێراق ئەو تەفەهومەی کردومانە بۆ 2020 ئەگەر جێبەجێ بکرێن بە قەرز لە حکوومەتمان داناوە لە حکوومەتی عێراقی بۆی پاشەکەوتی پێبینەوە، ئەگەر ئەوە نەکەینەڵێ ئێمە ناتوانین. بەڵام ئەو حیساب بانکی یعنی چی کە هیچ فەرمانبەرێک ناتوانێت مامەڵەی پێ بکات؟ ئەو جۆرێک نییە لە فێڵکردن؟ تەنها زەمانەتێکی قانونیە بەڵام خەڵک پارەیە بێ، زەمانەتی قانونی کە دینارێ نەکات خەڵک بۆچیەتی. پێشتر ئێوە زۆر پێداگیرتان نەکرد ئەم حیساب بانکیە بە جۆرێک بێتن کە بەریەککەوتن مقاسە هەبێتن، واتە ئەگەر هات و فەرمانبەری قەرزاری حکوومەتە و حکوومەتیش قەرزاری فەرمانبەرانە بەریەککەوتن هەبێ. ئێستاش پێداگرن لەسەر ئەمە؟ بەڵێ هەر پێداگرین. من لەگەڵ سەرۆکی حکوومەت جێگری سەری حکوومەت وەزیرەکان هەر هەمویان بە وردی بە داتا بۆم ڕوون کردوونەتەوە کە چۆن بتوانین ئەم کارە بکەین لە قازانجی حکوومەتە. لە هیچ شوێنێکی دنیا ئەوە نەماوە 14 میلیارد دۆلار ساڵانە حکوومەت لە داهاتی خۆی 9 میلیاری بە کاش بدا بە فەرمانبەر. پێمان وتون وەرن سیستەمی بانقی ئەلەکترۆنی دابنێن، ژمارە داخلی حساب بانقی هاوڵاتیان بکەن، بازاڕ و حساباتی خۆتان بکەن بە ئەلەکترۆنی. ئەو کاتە سیولە کەمە بێتەوە لە بازاڕە، مامەڵە بە هەژماری بانقی و ژمارە ئەکرێ بۆ ئێوەش قازانجەوە، ئەتوانن ئەو قەرزەیلاتانە بە ناوی پاشەکەوت بیخەنە سەر حساب مانگانە لە سەتادا نیسبەتێک ڕابکێشێ و نیسبەتەکەی تر بتوانێت قەرزەکانی حکوومەتی پێ بداتەوە. ئەمە لە بەرژەوەندی خۆتانە. من بە سەرۆکی حکوومەتم وت، بە جێگری سەرۆکی حکوومەتم وت، پێم وت من چەند ساڵ لەمە و پێژەم پرۆژەم پێداوی و لە کارنامەی حکوومەت ئەمە تەصدیق کراوە کە بیکەن، بەڵام بۆ نایکەن وعدیان داوە بیکەن و مێدەکەم زوو بکرێن.
جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست کاک عومەر بەڕخسەتی بەڕێزت بچمە لای پامنێرمان لە هەولێر. کاک وەلی دوایین زانیاری لەبارەی کۆبنەوەکەی پەرلەمانتیە؟ کا حەشیم 4 مادە تاوکێسە لە پرۆژه یاساکە پەسەندکە یاخود گفتوگۆی لەبارەوە کراوە تاوکو ئێستا و هەروە مناقەشە و گفتوگۆکان تاوکو ئێستا بەردەوامی هەیە. مادەی 4 تایبەتە بە یەکەی پاسەوانی یاخود هێزەکانی پێشمەرگە موچەیان و هەروە ڕێخستنەوەی یەکەی ژمێریاری یەکانی هەفتە هەشتا ئەمانە گفتوگۆ مناقەشەی زۆری لەبارەوە کراوە. پێشنیاری تازە هەبوو لەلایەن پەرلەمانتارانەوە لەسەر ئەم پرسە. دوای ئەوەی کە لێژنە تایبەتمەندەکان پێشنیارەکانیان نووسی و هەروە دەستەی سەرۆکاتی پێشنیارەکانی وەرگەوە بڕیار وایە دوای دانیشتنی سێم ئەم پێشنیارانە بخرێتە دەنگدان. من ئێستا بۆ زانیاری زیاتر لوقمان وەردی ئەندامی فراکسیۆنی سەوزم لەگەڵدای ئەو زانیاری زیاترم پێ دەکات. لوقمان زۆر سپاس بۆ دەرفەتە. ئەو گفتوگویانەی کە لەبارەی مادەی 4 کرا کامە بڕگە یاخود کامە خاڵ زۆرترین مناقەشەی لەبارەوە کرا و هەروە تێبینی زۆری لەسەر هەبوو. مادەی 4 کە تایبەتە بە یەخستنەوەی یەکەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و چاکسازی لە دامەزراوی هێزی پێشمەرگەی کوردستان گفتوگوی زۆری لەبارەوە کرا بە تایبەت ماف و ئیمتیازاتەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و یەخستنەوەیان لە چوارچێ وەزارەتی پێشمەرگە و خانەنشینی هێزەکانی ئاسایشی ناوخۆ و هێزەکانی پۆلیسی ناوخۆ کە خانەنشینیان تاکو ئێستا لە ئاستێکی زۆر نزمدایە بۆ نمونە پۆلیسێک ئەگەر 30 ساڵ خزمەتی وەزیفەیە بێ بە 230,000 دینار خانەنشینە بێ کە ئەمە غەدرێکی گەورەیە. ئەمە پێشنیازی بۆ کرا بۆ ئەوەی لە چوارچێوە ئەم یاسایەدا شوێنی بۆ بکرێتەوە کە جارێکی تر خانەنشینی هێزەکانی ناوخۆشە با بڵین پێداچوونی بۆ بکرێ و بە شێوازێک هاوسەنگ بکرێت کە زۆرێک عەدالەتی تێدا بێ و دادپەروەری بێن دەکات. سەرڕای ئەوە باشکردنی دۆخی ژیانی گوزەرانی پێشمەرگە بۆ نمونە هێزەکانی پێشمەرگە بە تایبەت ئەوانەی لە چوارچێوەی هێزەکانی فەرماندەی 78 نە دەرماڵی خێزانیان بۆ وەزرێ، نە منداڵیان بۆ وەزرێ، نە شادیان بۆ وەزرێ، نە با بڵین دەرماڵی مەترسیان ئەمانە نەبوون هەموو بە پێشنیازی تازەکران بۆی بتوانین دواتر لە راپۆرتی هاوبەش و کاتی دەنگداندا بتوانین شوێنیان لە چوارچێوە یارێک هەبوو لە نێوان پەرلەمانتاران باز لەوە دەکات کە موچە و یاخود خاننشینی هێزەکانی ناوخۆ و هەروە پێشمەرگە هاوتا بکرێت وەکو یەک بێتن. ئەم پێشنیار تا چەند جێگای قبول باسی نەکرا بەڵکو باس لەوە کرا کە خاننشینی هێزەکانی ناوخۆ پێداچوونەوەی پێ بکرێت. بێگومان پێشتریش پرۆژه یاسا لەم بارەیەوە پێشکەش کراوە کە بە حکومی ئەوەی گوتیان ڕەهەندێکی داراییە پێشنیاز یاساکە چۆتە حکوومەت. بۆیە باس لەوە کرا کە لە چوارچێوە ئەم پرۆژه یاسایە شوێنی خاننشینبوونی هێزەکانی ناوخۆش بکرێتەوە. وەکو فراکسیۆنی سەوز تێبینیتان چێ لەسەر پرۆژه یاساکە تێبینی زۆر هەیە لە نێوان بەشێک لە پەرلەمانتار ئێوە تێبینی کەتان چی پرۆژه یاسایەکە با بڵین هەنگاوێکە بەڵام هەمووی نییە. هەنگاوێکە بە ئاراستەی چاکسازی لە خەرجی بێگومان ئەبێ لە دواتر ئێمەتاکی دەکەون بێ چاکسازی لە داهاتیش بکرێت چکە چاکسازی داهات ڕاستەقینە بە ئامانجی جێڕانەوە لە داهاتەکرێت نەک لە خەرجی. بەگشتی پرۆژه یاسایەکی خراپ نییە لە ئاستی با بڵین بەڵام ڕەنگە لە ئاسی تەموحی ئێمە نەبێ بەڵام ئەمڕۆ لە چوارچێوەی مناقەشەکردنی ئەندامانی پەرلەمان لە فراکسیۆنی جیاوازەکان دەوڵەمەندتر کرا. واتە ئێوە پشتگیری پرۆژه یاساکەن و دەکەن و دەنجیشی پێدەن. بێگومان هەموو هەوڵێک بە ئامانجی چاکسازی لە هەرێمی کوردستان ئێمە پشتیوانیەکەین. تێبینی هەبوو لەسەر موچەی پلە باڵاکان خانشین پلە باڵاکان ئێوە قسەتان چی بلەسەر؟ ئەمە مادەی 7 بەیانی دەینەسەر لە کاتی خۆی قسەی جدی لەسەرەکەین. ئێمە لەگەڵ ئەوەی نەکە هاوسەنجی و دادپەروەری لە خانەنشینی پلە باڵەکان لەگەڵ خانەنشینی مەدەنی بێتەگایەوە و بەیانی لە مادەی 7 ناقشاکەین. زۆر سپاس بۆ دەرفەتەی بێمەدا زۆر سپاس بۆ زانیاریەکان. بەڵێ کا حەشیم ئەوە زانیاری تازە بوو لەسەر پرۆژه یاسای چاکسازی. باڵە زۆر سپاس کاک وەلی سەلیم پامنێرمان لە هەولێر سوپاسی بەڕێزت دەکەین. کاک عومەر جەنابیش بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانم لەسەر پرۆژەی چاکسازی خودەوەی کە پرۆژەی لە پەرلەمان هەیە چاکسازی تێنە لەو پرۆژەیە کورد دەکرێتەوە یاخود ئەم پرۆژەی چاکسازیان ڕێخستنەوەی. زۆر سپاس بۆ جەناب و بۆ بینەران و بۆ ستافی پەیام زۆر سپاسانەکەم کە هەمیشە من بەسەرەکەنەوە من وەکو ئەندامێک لە خۆتان خۆم لەوەکو ئەندامێک لە ئێوە حسابەکەم بە بۆ چوونی من هەموو هەنگاوی چاکسازی پیرۆزە هەموو عەدالەت هەنگاو بەرە و دادپەروەری پیرۆزە هیچ کەسێ نابێ ئەگەر ئەڵێ مەسافەتێک 1000 میل تەبدأ من خەطە واحدە یعنی مەودایەکی 1000 میلی لە هەنگاوێکەوە دەست پێەکە. بە تەسەوری من ئەم یاسایەکە ئێستاکی ئەمڕۆ مناقەشەکرێ ساڵی 2018 ئێمە تەواومان کرد کۆتاییمان پێهێنا
تەسەوەرەکەم لە مەش باشتر بوو بەڵام بەداخەوە باشتر بوو بە تەسەوەری من لەمە باشتر بوو چونکە سنوورمان بۆ حکوومەت دانابوو زۆر شتمان هەرچەند بەدڵی ئێمە نەبوو بەلای کەمەوە لە 150 بەدڵی ئێمە بوو بەڵام ئەوەی ئێستا منەی بینیم لە 150 خەریکە بەرەو تەراجوعەکە ئەو کاتە بەداخەوە دەستی سەرۆکاتی پەرلەمان لەژێر فشاری کۆمەڵی خەڵک کە خۆیان زەرمەند دەبوون یاساکەیان گەڕانەوە پەسەند نەکە ئەو کاتە ئەوە پەسەند بکرایە ئێستا ئەکرا تعدیلی ئەو یاسایە بکرێ هەنگاوێکی کە بەری بەرەو پێشەوە باشتر بێ وەڵام بەداخەوە باش بەس پێ دوای لە سەدا چەندی چاکسازیان پرۆژێ ئەمە زۆر کەم ئەمە ڕێخستنەوەیەکە لە خەرجی حکوومەتی هەرێمی کوردستان نەک خەرج تەنها لە موچە تەنها لە موچەیە ئینا دەست نەبراوە بۆ بواری چاکسازی لە بواری نەوت تۆ ئەمە گرنگترین سێکتەری تۆیە لە سەدا 95 90 بۆ 95 داهاتی هەرێمی کوردستان نەوتە تۆ دەست ئەبی بۆ لە سەدا 5 یا لە سادەی یا با بڵێن 15شی دەست نابی بۆ باقیەتەکەی کە لە سەدا 85 ئەمە چ مانایەک دەگەێنێ مانای ئەمە چاکسازیکی زۆر بچووکە ئەگەر زۆر سەرکەوتوش بی تۆ تێیدا تۆ ئەگەر بڵێن بۆ نمون لە سەدا 10 ئەمە گریمان لە سادەی ئەمە لێرەیە ئەم لەم خەرجەیە باشە تۆ زۆر چاکسازیشی کرد بۆ لە سا 12 لە سا 13 ئەی لە سەدا 1970 چی لێ دەکەی کەواتە ئەمە چاکسازیی وردە لەبەرەوە ئەوە پێش ئەوەی ئەوان دەست بۆ بوارە بەرن دەست بۆ بواری چاکسازی کە ئەم حکوومەتی تازەهات جواری چاکسازی لە بواری داهات و خەرجی نەوت باش چۆنێتی هەڵێنجانی و خەرجی ئێستا لە حکوومەت لە هەرێمی کوردستان ترافی خۆیان نزیکەی 500,000 بەرمیل نەوت دەردێ لەم 500,000 بەرمیلە لە هەر بەرمیلێکی 20 دلاری ئەگات دەست بۆ زیری دارایی ئەوی کە ئەبێ پێمان بڵێن بۆمان ڕووکەنەوە بە شەفافی ئەم 80 دلاری بۆ کوێچی بۆ کۆمپانیەکانەکە چێ پێمان بڵێن ئەو فلانە 20 دلاری بۆ 20 دلاری بۆ حکوومەتی هەرێمی هەشتاشی نازانی بۆ کوێچی بۆکێ نە ئەندام پەرلەمانەکان نزانن نە من ئەوە لەسەر زاری علی حەمە ساڵحەوە قسەیەکەم نە کەسانی نوێنەری ئێمن کە لێ وەکو علی حەمە ساڵح ئیزانێ نە شێرکۆ کاک شێرکۆ جەودەت ئیزانێ نە ئەو ئەندام پەرلەمانی کە من پەیوەندیم لەگەڵا کردوون لەسەر زاری خۆشیان تەلەڤیزیۆن جۆمان لێبێ هیچ کەس نازانێ 80 دلار بۆ کوێچێ ئەگەر ئەتانوێت چاکسازی حەقی لەم وڵاتە بکەن ئێوە پێویستە پێمان بڵێن بۆمان ڕوونکەنەوە 80 دلارەکە سەرفی بێ بەسەر چاوی ئێمە قبوڵمانە بەڵام با بیزانین بۆ چێچی لە زمانی ئێمەشا ئەمە ڕوون نەبوو ئێستاش ئەمە ڕوون نییە تەسەوەر ناکەم لە خولی داهاتوش ئەم بابەتە ڕوون بکرێتەوە ئەمە کێشەکەی بۆ وایە لەبەرەوەی ئەو کۆمپانیانەی کە لێرە نەوت بەرهەم دێنن و ئەو کەسش کە نەوت ئەفرۆشێ ئەو لایەنش کە نەوت ئەفرۆشی تا ئێستا دیار نییە بۆ بەمە ئێمە سندوقی داهاتە نەوتیەکە نەوتی و گازێکامان پێک هێنا لە پەرلەمان لە ساڵی 2015 تا ئێستا ئەم سندوقە ئەکتیف نییە دەبواە ئەم لە 2015 ئەو کاتە ئێمە کردمان لە خیلاری یەک مانگا ئەندامەکانی دیاری بکرێن و وتمانە لە یەک مانگ دوای جێبەجێکردنی کە بۆ کەوتە بواری جێبەجێکرد تا ئێستاکی ئەم سندوقە ئەگەر ئەم سندوقە هەبوایە ئەو ئەیدەی زانی چەنە فرۆشێ چەندیش خەرجەکە چەند ئەدا و فلانە کۆمپانیا چەند فیسار کۆمپانیا بەڵام زۆر بەداخەوە ئەم سندوقە تا ئەم لەحزەی ئێمە قسەی تیاکەین قانونەکان گرنگ لە دەرچواندنی نییە ئەو کاکسۆران سەباسی کرد گرنگ لە جێبەجێکردنێتی عبرەت لە جێبەجێکردنی یاساکانە ئێمە چەندین یاسامان دەرکردو بەڵام یاساکان هیچی جێبەجێ ناکرێت لەبەرەوە گرنگترین بوارەکەی نەوت بوو بۆچی بە بۆچوونی بەڕێزت دەستی بۆ نابرێ بواری نەوت لەبەرەوەی زۆر بە سەراحەت قسە بکەین ئێمە لەبەرەوەی کەسانی دەیڕۆشت و لە وڵاتی ئێمە کۆمپانیای زەبەلاحیان هەیە لە بواری نەوت هەم لە سلەیمانی هەم لە هەولێر ئەمانە کۆنتڕۆلی بەرهەمهێنانی نەوتیان کردو لە هەرێمی کوردستانە ئایا خۆیان ڕاستەوە خۆیکەن ئایا لە ڕێگای کۆمپانیەکانی دەرەوە ئەکرێ ئەمانن عقد لەگەڵ کۆمپانیەکان ئەکەن ئەمان سەرپەرشتی کۆمپانیەکان ئەوەی لە کۆمپانیا ناوخۆیەکان و کۆمپانیا دەرەجەکان و ئەوانەی کەوا دەڵاڵی نەوت فرۆشتن لەوە ئەمێنێتەوە ئەوەیە دێت بۆ ناو سندوقی وەزارەتی دارایی کە تەنها بۆ بەرمیلێک 20 دلار ئەمە شەرمە بەڕاستی تۆ کاتێ سەردەمانێکە بوو ئێمە بەرمیل نەوتمانە فرۆشت بە 20 دلار ئێوە کاتە چەندوەرێکی باش یعنی کەواتە داوانێت 2 دلار درای بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر وابێ 2 دلارەکە کەواتە ئەبێ ئەمە پێمان بڵێن ئەندام پەرلەمانە بەڕێزانە دوای ئەم یاسایە من ناڵێم واز لەم یاسایە بێن دەستیان خۆش بێ ئەم یاسایە تێپەڕێن زۆر باشە کارێکی باشە بەڵام دوای ئەمە بوەستن ئیترەوە خەڵک لەی زۆر گەوریان لێکە سەردەمی ئەمە پەرلەمان نەبوو خۆتە نزانی من هەمیشە وتومە پەرلەمان کۆیلەی دەستی حکوومەتە و حکوومەت کۆیلەی دەستی حیزبە و حیزبیش کۆیلەی دەستی چەند بنەماڵەیەکە ئەمە
ئەبێ ئەمان ئەم پەرلەمانە ڕاستڵەکانێکی وای پێ بکەن لەو کۆیلەتی دەری بێنن بڵێن پەرلەمانە حکوومەت محاسبە ئەکا ئەگەر هاتوو نێردە ژێرپای بە جێبەجێکردنی یاسا. باش ئەمە بوارێکیان بواری دووەم بە من بواری وەبەرهێنانە. حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2011 نزیکەی 800 ملیۆن دلار تا 1 میلیارد دلاری بە قەرز داوە بە کۆمەڵێ وەبەرهێنەر کۆمەڵێ سەرمایەدار لێمە. ئەگەر بە سوودی لە سادەش بوو بێ ئێستا ئەو پارەیە نزیکی 3 میلیارد دینارە لە نێوان 2 بۆ 3 میلیارد دینارە بەپێی ئەو ڕبح تەساعودی کە من حسابم کردو. پێمان بڵێن ئەم 2 میلیارد دلار لای کێیە بۆ لایەن وەرناگرنەوە بۆ تا چەند ساڵە پارە بە قەرزدان وانە تۆ پارە بە قەرزدان بۆ ئەمەدی ساڵێکە 2 ساڵە 3 ساڵە وانە لەمە زیاتر بوو تۆ بێ ئەموالی منقولە و غێر منقولێ حجز بی. ئەم وەبەرهێنانەمان بۆ باس لەوەیە کە هەندێک وەبەرهێنان لێخۆشببوونیشیان بۆ دەرچووە ینی پارەکان من ناڵم دەرچووە نەخێر دەرنەچووە بەڵام چاوپۆشی ئەەکەن لێ وەرگرتنەوەی. باش ئەمە خەتەرە ملیارێک دلار درراوە بە قەرز لە زمانی لە زمانی بڵێ لە زمان لەو زمانی کە لە سەدا حەڤەی 13 بۆ 14 بودجەی عێراق هات بۆ هەرێمی کوردستان لەو زمانە دەستیان پێوە نەگرتووە بەوەکو کابراڵێ تێکژە و تێپڕە چۆنیان میسووە خەرجیان کردووە لە پەرلەمانی کوردستان نزیکی 10 میلیۆن دلار درراوە بە قەرز بە ئەندام بە مۆزەفەکان 10 میلیۆن دلار بە قەرز درراوە بە مۆزەفی ناو پەرلەمان بەبێ ڕەبح بەبێ شتێ دوای یەک یاسایان بۆ دەرکردوون یەک بڕیار لە سەرۆکی پەرلەمانەوە ئەڵێ مەبلغی پارەیە بۆ ئەم مۆزەفانە زیاد بکەن وی بێنەوە بۆ قەرزە. باشە بەس گەندەڵی وەبەرهێنان هەرەوەیە نانە هەرەوە نییە ئەبێ لێوان بپرسیتەوە بڵێ کاکە وەبەرهێنەری فلان تۆ زەویەکە وەرگرتووە بۆ ئەوەی کێشەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستانە هەل بکەیت تۆ کردوتە بە بە 200 ڤیلایەکی 1000 مەتری تایە یەکیان خۆتی تایی یەکیان پوزاکەتی تایە یەکیان ئامۆزاکەتی تایە حکوومەتی هەرێمی کوردستان بە چ نرخێمەی تۆ داوەتەوە ئەبێ فایلی ئەمانە هەموو یەک بێگاڵ بێتەوە فلانە گردو داگیر کردووە چۆن داگیری کردو کۆمپانیای حیزبیەک وەری گرتووە لە و دایەتی بە تۆ کۆمپانیایکی حیزبی تر وەری گرتووە و دایەتەوە کۆمپانیای پەنا فلانە مەسئول وەری گرتووە و بیفرۆشێتەوە بە ڕەبح وەری گرتووەتەوە هەر حرامە ئەگەر بەبێ ڕەبح دابێتی بێ هەر حرامە پێویست بوو ئەم پرۆژانە یەک بە یەکی بۆچی زۆربەی بۆ بەرهێنەکانی خەڵکی کوردستان هەموو ڕویان کردە بواری نیشتەجێکردن لە بەرۆی بەپەلە پێویستی بە پارەی خۆیان نەبوو سەرمایەی خۆیان نەبوو مەبلەغ ئەرزەکان وەرەگرت پارەیان لە خەڵک وەرگرت و بیناکەیان دروستە کرد و پێشەوەی بیناکەش تەواو بێ ئەوان پارەی بە کامیل پارەکەی خۆیان وەرگرت. ئەبێ لەم سێکتەرانە تۆ بێ چاکسازی بکەی بە خەڵک بڵێ تۆ ئەم پارەت لەکوێ بوو تۆ ساڵی 2006 2004 2005 ئەسپێ لە باخەڵتە سەوزە لە خانمی و تۆ ئێستاکێت تۆ ملیاردی لەکوێ دێناوە پێمان بڵێ لەکوێ دێناوە بۆچی ئەمە زۆر گرنگە خۆ تەنها گەندەڵی لە سێکتەری گشتیان نییە لە قوتاعی گشتیە گەندەڵی لە سێکتەری تایبەتا خەتەرناکترە لەبەرەوەی زۆر ئەسەن کۆمەڵێ بەرپرسیە لە وڵاتە هەر پێویستیان بە موچە نییە حەزەکەی بڕۆ موچەکەشان ببڕە هەر بە خیاڵی شارە نایە ئەوان بۆ ناژین ئەوان بەعکسەوە من بە تەسەورەکەم ئەو کەسەی کە داکۆچی لە موچەی خۆیەکە پێویستە قیمەتی بگری لەبەرەوەی ئەو بۆ موچەژی بەڵام هەیە هەر ئەسڵەن باشی بۆ نییە موچەکەشی بێ بەرپرسی زۆر گەورە لە وڵاتە هەر نازانێت موچەکەشی دەوانێت هەر موچەکەی بدا بە حیماکەن ئەسڵ موچەی پێویست نییە لەبەرەوەی کۆمپانیای زەبەلاح و گەورەیان هەیە پێویستە ئەم چاکسازی زۆر گەورە لە وڵاتە دەستبرینی بەرپرسەکانە لە ئیدارەی دەوڵەت یعنی لە بازرگایی لەناو دەوڵەتە نابێت بەرپرسی گەورە نەخۆی نەنوێنەری نەخزمی نەبرای نەکەسوکاری بەپێی ئەمە خۆی یەکێک لە وتاری سەرۆکی حکوومەتی ئەم خاڵە بوو هیچ جۆرە جێبەجێ نەکراوە بە هیچ جۆرە جێبەجێ نەکراوە تۆ پێویستە ئەمە هەر لە یاساکانی عێراقیشە هاتووە لە قانونی خدمەی بەدەنیا هاتووە لە عێراقا کە نابێت کەسی بەرپرس بە هیچ جۆرە بازرگانی بکە هیچ پیشەیەکی تری هەبێ جگە لەو مێنەی کە خۆی هەیەی ئەمە یەکێکە لە خاڵە زۆر گرنگان کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بۆ بەرێ مەلەفی یەک بەیەکی ئەو بەرهێنانە هەڵباتۆ بە تایبەتی ئەوانەی لە بواری نیشتەجێبوون کاریان کردو بیهێنێ بزانێت چۆن ئەم زەوی وەرگرتووە و بۆچی بەکارهێناوە ئایا بووەتە هۆی ئەوەی ئەم زەوی وەرگرتووە بۆ ئەومە بەسەی کە وەری گرتووە بۆ بەکاری هێناوە یا بەکاری بەهۆی وەبەرهێنان و بڵێن بازرگانی لە کەرتی تایبەتە کۆمپانی هەیە لە حکوومەت دەوڵەمەندتر بێت بۆ لە ڕووی سەرمایەوە چەندین کۆمپانیای لە حکوومەت دەوڵەمەندتر من یەک نمونە هێنایەوە پێم وایە لەم تەلەڤیزیۆنی ئەوە بوو حکوومەتی هەرێمی کوردستان دانا بە سوپەرمارکێتێک کۆمپانیەکانی سایی بەرپرسە گەورەکانی حکوومەت دانا بە کوشتێک ئەم کوشکە لێرەوە لە تەنیشت
سوپەرمارکێتەکەی هێواش لە ناواخنی ئەم مارکێتە گەورە دەرهێنراوە خراوەتە ئەم کوشکە ئێستا ئەم کوشکە بۆ بە هایپەر مارکێتێک ئەو بۆتە کوشی حکومەت دەتە کوشک حکومەت بەس چاوەڕێی وەکو لیژنی مشتریات وایە چاوەڕێ و پارەی دێ لە بەغاو لێرە دابەشی بکە ئەو فەرموو ئێستاکێ مشکلەیە لە بەغا ئەوە موچەی کارمەندەکانی دەوڵەت خەرج نەکراوە یان ئەو پارەیە لە حدودەکانەوە بۆی دێ و زەریبە و باج و خەراج یان ئەو پارەی هەرواش نییە ینی بۆ نمونە پارت بێدابەشی خێر ئەرکی حکوومەت زۆر لەوە گەورەترە پلانی هەیە خۆی ئیسیسمارەکە خۆی کارەکات حتا بۆ نمونە مەسەن بواری کارەبایە گەگە من حکوومەت بوومە لە دەسەڵاتی من بووە من چۆن ڕێگە دەم ساڵانە 2 میلیارد دلار بدرێ بە بەس بۆ بەرهێنانی کارەبا بۆچی ڕێگە خۆم دەم کرد کاکە بۆ حکومەت مەسەن حکومە هەموو محەتێکی تەولیدی کارەبا لە هەرێمی کوردستانە ساڵی 2011 دروستکران 1 میلیارد دیناری تێچووە حکومەت نەیەتوان 1 میلیارد دلار بدا بە 1 میلیارد دلار بدا و بخۆی ئەو کارە بکە ئەگەر هەر نەشی توانی نەیەتوانی بڵێ کاکە گیان ئەرزی منە هەوای من پیسەکەی گازی منە تۆ تەنها مەبلغی پارەت هێناوە منیش مەبلغ ئەوە مەبلغ پارەگەڵ تۆ دانیم 150 من بۆ من 150 بۆ تۆ لەو پارەی کارەبایەش کە بۆ هاتووە خاتە ناو خەزینەی حکوومەتەوە بە هەمان شێوە لە پرۆژەکانی شت جێبوونە ئەیتوانی و من داواشم کردو لە یاسای لە تعدیل یاسای وەبەرهێنانە کە هەر کەسێک پرۆژەی نیشتە جێبوونەکەی یا پرۆژێکەکە پێویستە لە 115 بۆ لە سادەی بۆ حکوومەتی بۆی حکوومەت دەستکەوتی جێبێ حکوومەت ئەگەر وا بێتەوە تا ئیتر لیژنەی مشتریاتی لێ من کە من پێدا 2 میلیارد دلار 2 میلیارد دلار بۆ کارەبا بۆ خەرجی ئەدرێ بۆ ئەدرێ بۆ خەرجی وێزگەکانی کارەبا زائیدەن دامیشانەکەن دامیانکان لە گوری گازی سروشتی لە گەڕەوە گازوایلیشەوە هەم ساڵانە 2 میلیارد دلاریان دەنێ ئێبا بە تۆ ئەم ساڵە 2 میلیارد دلار خۆتوانیم حتەیەکی پێ دروستکە باش کەواتە ئەبێ مراجعە بکرێت لەم بوارانە ئەمانە بواری چاکسازیە بواری چاکسازی ئەوە نییە بڵێ وڵا کاکە وڵا ئەو کابرایە باشەوە گریمان هەموو دوو موچەکانشیان دابێت ئەوە 100 میلیارد دلاریش گەڕایەوە 100 میلیارد دلار هیچ ناکە لە وڵاتە یان ڕاستە باشە بەڵام هیچ ناکە لە وڵاتە تۆ وەرە بڕۆ دەرەوەی حکوومەت لە دەروی حکوومەت سەیری حکوومەت کە بزانە حکوومەت چی بەسەر هاتووە حکوومەت وێرانە ئەمە خەڵانگەیەک وێرانە لە هەموو ڕوە لە بواری تەندروستیەوە وێرانە لە بواری بەرهێنانی کارەباوە وێرانە لە بواری کشتتوکاڵەوە وێرانە لە بواری دەستکەوتنی داهاتی نەوت لە کارەباوە وێرانە کێ پارەی کارەبادە ئەیکوێی ساغە حکوومەت هیچ شوێنێکی ساغ نییە لە بواری پەروەردەوە وێرانە ئێستا چێ مناڵی هەژار بۆ قوتابخانە کوردیەکان مناڵی دەوڵەمەند و سەرمایەدارەکانیش بۆ قوتابخانە ئینگلیزیەکان ئێستا بە کوردی خوێندن عیب بووە بۆتە عیبە لە هەرێمی کوردستانە ئەوەی بە کوردی خوێنێ مناڵەکان فەرموو من سەر لە شوێنێکە ئاژیم و کە بەیانیان نیە بەخوارە هەموو بە ئینگلیزی قسەکەن وایان زانیوە ئەم بەرپرسانی ئێمە کە هاتنە خوارەوە لە شاخ سێ کەم و کورتیان هەبوو هەندێکیان مناڵم هەمویان یەکەم کەم و کورتیان گیرفانیان بوو پڕیان کرد دووەم کەم و کورتیان زمانیان بوو زمانیان نەزانی کە چوونە ئەوروپاویان زانی ئەوەی بە زمانی ئینگلیزی قسە بکاتر پرۆفیسۆرەکە هی هەیە بە زمانی ئینگلیزی قسەکە حۆلیە هەر نازانێن دنیا چییە خۆ کەسی بە زمانی ئینگلیزی قسەی کرد تر قابلیە بزانێ ئەوە سیاست چییە و اقتصاد چییە و چی خەڵک هەیە بە کوردیش خوێندیت من بە کوردی خوێندومە کاکە من بە کوردی بە عەرەبی خوێندومە ئینگلیزی قسەکەم کە چ مشکلی کردی ئەمەشیان پڕ کردەوە کێشەیەکی کێشیانە بوو کێشەی مەسائلی کۆمەڵایەتی بوو ئەوەشیان حل کرد ئیتر هاتن قەبرستانەکانیان جیا کردەوە گەڕێکیان جیا کردەوە نادیەکانیان جیا کردەوە مزگەوتەکانیان جیا کردەوە خۆیان دابڕیەوە لە خەڵک چاکسازی بێ لە خۆیان بکەن بێن تێکەڵ بە خەڵک بن لەگەڵ خەڵکا بژین ئەم بواران ببووەرە لێم کێ باسی سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز مەسعود بارزانی باسی گێڕانەوەی ماڵک و مڵکی دەوڵەتی کرد پێم بڵێ یەک بینا 1 مەتر مڕەبع لە ماڵ و مڵکی دەوڵەت گەڕابێتەوە کاکە چاکسازی ئەمەیە گرد نەما دار و بەرد نەما گۆڕەپان نەما بینا نەما ئەوەی هەیە و نییە و بەکەڵ هاتووە لە سلێمانی و لە ئەولێر و لە دهۆک و لە هەموو کوردستانە ئەوەی حکوومەت بەرپرسەکان بردووانە چی ئەمە جێڕێتەوە فرۆشراویشەوە بۆ بە مڵکیش و ڕۆشتش و تاوە ئەمە چاکسازیە چاکسازی ئەم چاکسازی زەبەلاحانەیە ئەبێ بکرێت خاڵە سنووریەکانە کاکە مەسەلەی خاڵە سنووریەکان کاک حەشیم یعنی تۆ وەرە بزانە چ کارەساتی لەو خاڵە سنووریانە ڕووەدا من یەک نمونەی بەسیط بۆ جەناب دێ یەکشتم لەبیر چوو لە باری بۆ بەرهێنانە چوین ڕۆژێک من نوێنەی من مهندسم خۆ دەزانی لەگەڵ سەرمایەدارێکی ئەم شارە چووم لەگەڵ کۆمپانیایەکی حیزبی ڕێ بکەین پرۆژێ دروستکەین وتی ئەم زەویەکە وتمان ئێوە چەند پارە بێنین بە سەرمایە وتی تۆ 100 میلیۆن دلار بێنە وتم ئەیەوە وتی ئێمە 100 میلیۆن دلار وتمان کامی 100 میلیۆن وتی ئەو زەوی ئێمە وتم زەویەکە بە خۆڕایی لە حکومەت دەرگرت وتی کاکە تۆ علاقەت نییە من چۆنم وەرگرتەوە گرنگ ئەوەیە زەویەکەی من بە 100 میلیۆن دلارە تۆ 100 میلیۆن دلار بێن وتم کاکە هەستە با بڕێنتەوە ئەمە
ئەمە هەوا بێ ئەمە فرۆشێ بەم شێوەیە ئەم وڵاتە داگیرراوە جا سپاس دەکەم ناوبڕێک مێدوەتە گرێم و لای بەڕێز قسەی زیاتر دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕینەوە وڵاتان لەگەڵمان بمێنە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکوێکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 153 85 سلیکۆنی واشێری حراری براندێکی نوێی سەردەمیانە و ڕێگە پێدراوە و ئەڵمانیە بەکاردێت بۆ سەرجەم و شوێنانی کە حرارین و گەرماتەیاندا لەسەر و 380 پلەی حراریەوەیە. ئەم سلیکۆنە توانای چاکردنەوەی سەرجەم شکاویەکانی هەیە. سلیکۆنی واشێری حراری توانای چاکردنەوەی بەشەکانی ئۆتۆمبیل و بەشی میکانیکی کارگە و شوێنە بەرهەمهێنەرەکان و چەندین شوێنی تری هەیە. ئەم سلیکۆنە گەرانتی لە 100% لەگەڵدایە و توانا و هێزەکەی سەرسامت دەکات. بخوازێ ئارەزووتان لارچی بێ برنجیمانیا بەدەستم بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاو بوو خۆشترینیان دێتە سەرمێت تەموو چێژی برنجیمانیا یەکری داگرنامێ لە ڕۆژی لەدایک بوون تا تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجیمانیا هێزی خوانە شایستەی ماڵ میوانە. برنجی 11 هندی و 11 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسەی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. دارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز کاک ئۆمەر پێش ناوبڕەکە باسیەوەت کرد کە لەم پرۆژە چاکسازیە دەست بۆ چاکسازی یاخود بڵێن چاکسازی لە داهاتی خاڵە سنووریەکان نەکراوە. ئێستا پێ دوایە گەندەڵێکی زۆر لە خاڵە سنووریەکان بوونی هەیە؟ بێگومانەوە شتێکی زۆر وازیحان. ئێمە داوا لە حکوومەتەکەین ینی لە ئەندامانی پەرلەمانی شەکەین دوای ئەم بابەتە. ئێمە نامانێ من کە ئێستا باسی ئەم بابەتانەکەم نامانێ بێتە عەرق لەو بڵێم میکە دەستیان خۆش بەردەوام بن بەڵام دوای ئەمە بێن حکوومەت ئیجبارکەن بڵێن 1 غرام کەرەسە لێرەوە چێتە دەرەوە یان دێتە ناو هەرێمی کوردستان پێویستە داهاتەکەی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بێ. ناکرێ هێلکە بینی بە قاچاق جگەرە بینی بە قاچاق. کارگۆکانی مەتاری سلێمانی و مەتاری هەولێر هەردووکی کۆمپانیای حیزبی بیبا بەڕێوە. کۆمپانیا سکوریتەکان زۆربەی
ئەوانی کەەوە دروست کراوە مناڵی بەرپرسەکان و کۆمپانیای بەرپرسەکان بێ وەرن کاکە ئەوە زۆربەی هەندێکیش لەو کۆمپانی هەندێکیش لەو ئەندامانی ئەو سکوریتیانە لە هێزەکانی ناوخۆ هێزەکانی پێشمەکەەوە هێنراون لەوێش داوامیان پێکەن و لەوێش داوامیان پێکەن و داهاتە کەشی دیارە بۆ دەستکێڕە زۆر بواری تەندروستی کاکە بواری تەندروستی سەر حکومەتی بەهێز ینی حکومت دەکرێت بناوی بنە حکومەتی بەهێز ئەگەر ناتوانێت بۆ من ئەو گەندەڵی لە خاڵسونبرەکان هەیە ڕای بگری بۆ نمونە تەنە مەسەنێکی قاچاقێسە باز دەکەی کە 9 ملیۆن دلار ینی داهاتی بەرپرسانەوەی کە بهێلکە بە قاچاق حکومەتی بەهێز ناتوانێت کوامتمە حکومەتی بەهێز حکومەتەکە بەهێز نییە بەداخ ئەوانەی کە بانگەشە دەکەن ئەوانەی بانگەشە دەکەن ئەبە ڕێی من ئەو وعدانەی کە بەڕێز مەسعود بارزانی دای هێواش هەنگاو بنێ بۆ جێبەجێکردنی ئەم وعدانی کە خۆی بە خەڵکی کوردستانی داوە لە دەبەردەم ئەندامانی پەرلەمانە وعدی داوە ئەوە خەریکە 6 مانگ گوزەرێ بەسەر هاتنە سەر حکمی ئەو تا ئێستا هیچ شتێکمان نەبینی بە مەلموس کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بێ و خەڵکی عشایری خەڵکی کوردستان و خەڵکی ئاسایی خەڵکی کوردستان ئەوانە سوود لەم هەنگاوانەی ئەوان ببینن تا ئەم لحظەیە شتێکمان نەبینەوە بابەتێکی کەی زۆر گرنگ هەیە پێم خۆشە مەسەن ئێستا کارتی تەندروستی بەتەواوی بۆتە کارتی تایبەت یعنی من کێشت چێگەر کردی دەنووسی بێتەکە بۆچی بێتە کردی کەواتە خەسخانەکان داخن یعنی من شتێکی زۆر ینی ئێستاکی ئەو زۆربەی من لەگەڵ ڕێزم بۆ دکتۆرەکان زۆربەی هەرە زۆری دکتۆرەکان بەیانیان سعات 9 چن سعات 11 دەرەوە ئیتر خەسخانە دکتۆرەکانی لێ نامێنێ یانێنەوە بە عادەکانی یانە چن لە خەسخانە عادەکان لەوێ ئەمەلیاتەکان ئەمە نابێ حکوومەت پێویستە کارتی تەندروستی بە شێوەیە ڕێکخاتەوە زەمان و ژیانی ئەو دکتۆرانی کە لە ناو هەرێمی کوردستانە بۆ کەتی گشتی کارەکەن دابین کە بە باشترین شێوە بۆ ئەوەی ڕێگە نەدا لە خەسخانە ئایدەکان کێ ئێوە لە خەسخانی ئەهلی داوامکە کێشی ئێوە لە خەسخانە گشتەکان داوکە یعنی باوەڕ وایە من چەند لەم ڕۆژانە نەخۆشێکم بردوتە خەسخانە کەسێک بوو چوون بەدەمیەوە دکتۆری خەل ڕۆژی 2 مانگ بوو ڕۆژی 29 مانگ بوو 29 مانگ داخڵمان کردووە لە ڕۆژی 2 مانگ وەفاتی کردووە دکتۆری پسپۆر نەبینی دکتۆری پسپۆرە من نەخۆشەی نەبینی لە خەسخانی شار لە خەسەخانی شار داخڵمان کرد بە تەلەفۆن بە تەکلیف 2 دقیقە هاتۆ بینی بە سەیری فیلمەکەی کرد و ڕۆژ کاکە بیبینە وتی هیچ نییە پێویستی بە هین هەیە پێویستی بە عملیات نییە دواتر وتی نەخێر پێویستی بە ژووری وردبینی ورد هەیە چاودێری ورد هەیە چاودێری ورد گیراوە قەپاتە کەسی تیانە چاوەڕێ بن چاوەڕێبووین تا مرد مردوو بردوانەوە پێشمەرگەش بوو ئەمە پێویستە تۆ ڕێکی بخەیتەوە سەرۆکی حکوومەت پارێزگاری سلێمانی داواکاری گشتی پێویستە لەسەر بابەتانە بێرەدەم ئەمە بچاکسازی دەوێت کارتی تەندروستی خەتەرناک هەروە بە هەمان شێوەکو باسم کرد کارتی پەروەردە بابەتێکی زۆر گرنگ هەبوو سیستەمی بانکی تۆ بێ سیستەمی بانکی ڕێخیتەوە باشە بەس ئێستا لە پرۆژە چاکسازیەکە باسی دروستکردنی دوای لەسەر سیستەم بانکی دەکەین باسی ئەو دەکە کە بانکێک بۆ موچەخۆران دروستکە دوای وەزارەتی حسابێکی بانکی دروستکە دوای وەزارەتی ڕێنمایی دەرکە پاشەکەوتەکە بەڵێ ینی ئەو کاتە پێویستیشی بۆ نیە کە بانکان ڕێک بخرێنەوە بۆ نمونەگە سیستەمی موچە بکرێتە ئەلکترۆنی ئێستا هیچ جۆرە دڵنیاییەکی خەڵکی کوردستان نەماوە بە بانکانی هەرێمی کوردستان بێ پێم بڵێ بۆچی بەڵێندەر هەیە بووە من لە کاتی ئەندام پەرلەمانیمە بەڵێندەر هەبووە 1 ملیارد دیناری لە بانکەکە بووە بانکی سین چوم لە بڕین بانکا وەستاوە بینیوە وتم چیەکەی لێراوتی داوای 2 ملیۆن دلار دینارەکەم بمدەنێ نامدەنێ جەژنە بەڵام لە هەمان بانکا بە شێوەی نایاسایی بە شێوەی وەکو کابراڵێ یاریکردن لە ناو بانکەکە 2 ملیارد دینار دەچوو کەواتە سیستمی بانکی تۆ کابرای بەڵێندەر 1 ملیارد دیناری خۆی هەبێ تۆ دینارێکی نەدەیتێ کابرا چۆن سیقەی هەیە پارەی خۆی بێنە بێ لەو بانقەدا باش تۆ ئەبێت دڵنیایی بگەڕێنیتەوە بە هاوڵاتیان بۆ کارمەندانی دەوڵەت باش و بێیت لە ڕێگای ئەوەی کە جانب باسی کرد پاشەکەوتی موچە بەس ئەوەی کە ئێستا دەڵێ بۆ من دەڵێن مادەیەکی لاستیکیە دەڵێ هەژماریان بۆ دروست دەکرێت و دوای وەزارەتی دیاری دەکە ئەنیەوە پێشترکەوە پەسەندتان کرد نەوانە ئیلتیزامی حکوومەتی تێدا بەڵێ پولی پێشوو کە حکوومەت ئیلتیزام بکرێت چکەوە پابەندی ئەمە بەداخەوە ینی ئەمە تۆپەکەیان فریاوەتە ساحەی حکوومەت ینی حکوومەت تۆ خۆت بە ئارەزوی خۆت کەی ویستت ئەم هەژمارە دروستەکەی کەی هەویستت ئەکتیڤەکەی کەی ویست ئەیمرێنیت بە تەسەوری من ئەوایە ئیلتیزامی تیا وایە حکوومەت ئەو پارەیە بە ڕقم حساب بکە یەکسەر بە پێی مەقاسە هەر کارمەندێکی دەوڵەت حکوومەت پارەی لایەتی بچێت لە بانک داشتێنێ لەسەر پارەکەی قەرزەکانی ئەو قەرزەکانی خۆی پێ بدرێتەوە و هەروەها تا ئەو کاتی ئەگەر بڕگەی کەشی تیا وایە ئەگەر حکوومەتی هەرێم داهاتەکەی باش بوو قەیرانی دارایی نەما هێواش قەرەبووی ئەو کارمەندانە بکرێتەوە
پارەکانیان بە کاشی پێ بدرێتەوە لە حساب سەر ژمارە بانکەکەی دابشکێنرێ بەداخەوە ئەوەی تیانە بووە بۆ بابەتی کەشی تیانە بووە بابەتی بەرزکردنەوەی پلەی ئەوانەی کەوا موچیان کەمە لە 300,000 نەخانشینەکان کە ئەولویات ئەگەر داهاتێک دەستکەوت لەم پرۆژە ئەوە شیردات بۆ حکوومەتە لە خولی ڕابردوو ڕێژە دیاری کرا بۆ بڵێ نابێت خانشینێک لەوە موچەکەی لە 300,000 نارکەمتر 300 دیاری لە خولی پێشتەکە لە خولی پێشووی 300,000 نارمان دیاری کرد بەڵام حکوومەت پێداگری کرد لەسەرەوەی ناتوانم ئێستاش حکوومەت هەمان بیان و ئەگرێ ئەڵێ ئێوە بنووسن بۆ ئەوە منووسن بۆ ئێمە داوامان لێ بکەن بڵێن حکوومەت بەپی ئەو داهاتی بەپی ئەوەی کەوا ئێستا من زانیاریم پێگەشتووە ئەو داهاتی کە لەم پرۆژەیە ئەگەڕێت ئەوێ فەرزەن تۆ داهاتە ریشۆنیکەوە بەزیا بوو ئەو 20 دلاری نەوت بوو بە 30 دلار بوو بە 40 دلار تۆ نابێت بیت ئەو پارێش تەرفکەی بۆ خەڵکی کوردستان کەواتە بۆ چوونی من ئەوایە مەسەن وایە بنووسایە حکوومەتی هەرێمی کوردستان موچەی کەمترین خانشین لە هەرێمی کوردستان نابێت لە 100,000 نار کەمتر بێ و حکوومەت لە ماوەی 3 مانگە ئەبێ ئیلتیزام بۆ قانونەکە حکوومەت لە ماوەی 6 مانگە ئەبێ پێوەی بکات 5 مانگە ئەبێ پێ بکات نەک بەو شێوەیە مەتاڵیە وەکو جەناب باس کرد بیدەنەوە دەست حکوومەت ئەمە وەکو مەسەلەی پاسەوانەکانی لاتووە باشە بەس ئێستا خەڵک شتی دەسەوارد بە مەسەلەی پاسەوانی ئەمە هەنگاوێکی باش نییە کە بۆ دڵێ ئەمەش دراوەتە دەست حکوومەت خێر زۆر خراپە کە بۆ نمونە پاسەوانی ڕێک بخاتەوە نەخێر زۆر خراپە بەعکسەوە ئەوە حکوومەت خۆی لاری کردو ئێستا کاکتۆران سێکی زۆر جوانی گرتی کاکە ئەمانە هەمووی بە کۆمەڵێ قەرار و بڕیاراتی حکوومەت بە سەقەتی خۆی هێناوەتی ئێستا ناو قاعی پەرلەمانە ئێوە ساغی بکاتەوە و یاسایی بکات خۆیان بە هەموو بقە یەک لەم ئیشەلارانەی کە ئێستاکێ لە بەرنامەی پەرلەمانایە یەک ئیشان نییە بە یاساکرا بێت جگە لە موچەی لە باڵا کرد هەر هەمووی بە بڕیاری حکوومەت کراوە حکوومەت کاری برای لەسەر دەرکردو وەڵام ئێستا هێناوێتە ساحەی پەرلەمان و ئێستاکێ بە عەکسەوە حکوومەت گۆڵێکی تری لە پەرلەمان کرد گۆڵەکە چییە؟ گۆڵەکە ئەوەیە ئەڵێ ئەو 80,000 پاسەوان هەیە موچەکانیان 80 ملیار دینار زیاترە لە ساڵێکە کە کەمترینیان لە 900 دەست پێکات تا 1,200,000 ناڕۆ ئەم 80,000 پاسەوانە کەس ناڵم کەس نازانێت بە زۆربەی زۆریان دیار نین هیوا هەیە مەسەرەن 3 فەوجی هەیە هیوا هەیە لیوایە 2 لیوای هەیە هیوایە 3 لیوای هەیە هیوا هەیە 2 سری لایە حیزب هەیە مەسەرەن 20,000 پاسەوانی هەیە حیزب هەیە 100 هەیە ئێمە هاتین ئەم بابەت هەمان من پرۆژەیەکم تەقدیم کرد بەشێک لە ناو پرۆژەی یاساییەکە تەقدیم کرد بەم شێوەیە بۆ هەموو حیزبەکان بە پێی کورسیەکانی پەرلەمانیان ڕێژەیەک پاسەوانیان بۆ دژمارەیەک پاسەوانیان بۆ دەڕێ بە پێی ژماری کورسەکانی پەرلەمانیان مەسەن بۆ نمونە ئەڵێ مەڵبەندێک ئەوەندەی دەوێت کۆمیتەیەک ئەوەندەی دەوێت بازنێکی گۆڕان ئەوەی دەوێت چی ئەو بەم شێوەیە لەقێک ئەوەی دەوێت ناوچەیەک ئەوەی دەوێت بەم شێوەیە تا هاتە خوارەوە ڕێکخنەوەی دێت ئەمەم ڕێخستەوە دوای هاتم لە سەرۆکی هەرێمەوە دەستم پێ کرد سەرۆکی هەرێم نابوو لە بیرمە 54 پاسەوانی هەبێ بۆ 3 شەفت سەرۆکی پەرلەمان 42 بوو ئەوەی من لە یادم مابێ سەرۆکی حکوومەت 38 بوو ئەوەی کە لە یادم ماوە وەزیرەکان پێم وایە 5 بوو یەکی 2 شۆفێریش ئەندام پەرلەمانەکان 3 بوو یەکی 1 شۆفێر بەم شێوەیە هاتمە خوارەوە تا بڕێوەرە گشتیەکان هەر هەمووی ئەوەی کە من حسابم کرد نەگەشتە ئەوەی کە بجگەلەی حیزبەکان ناگەستە 2000 پاسەوە هی حیزبەکانیشیمان بخستایەتە سەری بە هەموویەوە لە حدودی 20,000ێکە ئێمە دەربازە بووین بۆ هەموو هەرێمی کوردستان بە 20,000 پاسەوان ئێستا 80,000 پاسەوان لەگەڕایە و کەسیش نازانێت چۆن کاکە منطقیتیانێ ئینسانێک لەم هەرێمی کوردستانە 2 لیوا پاسەوانی 6,000 پاسەوان منطقی هەیە تۆ منطقی تا یەک ئینسان 6,000 پاسەوانی هەبێت ئەمە چ منطقی ئەمە هەیە بڵێن بەڵێ لە هەرێمی کوردستان هەیە بەم شێوەیە ئێستا خەڵک هەیە لیوایەک بدە ئێستا ناڵێن لیوای فلانە کەس و فەوجی فلانە کەس و فەوجی فلانە کەس ڕاستە نایان بۆ حیمایە بەڵام لەژێر عومرەتیەوە کاتی بیا بە ئەیانبا بە شەڕ کاتێ نەیانوێ ئێنێتەوە بۆ منطقی کەواتە ئەمە ناکرێ پێویستە ئەو هێزانە سەحب بکرێنەوە بۆ لام ببرێن ناو وەزارەتی ناوخۆ بەزێنی بە بچوونی بەرز کە ئێستا ڕخنەتەیە کە لەم پرۆژەیە دەڵێت دەبێت حکوومەت ڕێکی بخاتەوە لە پرۆژە چاکسازەکە ئێستا لە پەرلەمان منەوەی پەرلەمان خۆی ڕێکی بخات پەرلەمان پێویستە بە ڕقم ئەو ئێستا من دیاریم کرد پێویستە بە ڕقم هەتا دوێنێ لە کەسێک لە ئەنجومی وەزیرانش قسەم کرد زۆریش دەستخۆشی لە من کرد وتی زۆر شتێکیش باشت نووسی بوو بۆ بەمانانێریتم داوای بکەن بەسەر چاوم بۆتان نێرم بەڵام ئەمە زۆر وازیحە کاکە لە سەرۆکی هەرێم و پیابێن بۆ بەڕێوەرێکی گشتی ئینەکانی بۆ دیاری بکەن وانە هەندێک کەسایەتی وشتی کەشەیە لە هەرێمی کوردستانە بۆیان دیاری بکەن هەموو حیزبێکیش بەپێی ئەو مەقعدەی هەیەی ئەو حیزبانشی کە مەقعدیان نییە ئەوانیش خاتریان بگرن و
وەکو چۆن بودجێ حیزبەکان شتێکمان بۆ دیاریکردن کە جێبەجێش نەکراویش پیاسەیەکمان دەکرد بۆ بودجێ حیزبەکان ئەویش هەر جێبەجێ نەکرا لەبەرەوەی بۆ جێبەجێ نەکرا لەبەرەوەی پارتی ویشتی خۆیان پێویستیان بۆ پارەی نییە کێ زەربیان لەکێدا لە گۆڕان و لە کۆمەڵ و لە یەکگرتو و لەو حیزبەکانێکە کە هیچ داهاتێکیان نییە گەورەترین زەربیان خوا لەبەرەوەی خۆیان پێویستیان پێ نەبوو ئیسەش هەر بە پشتا خستیان و بە پشتا خستیان تاسێ بودجێ حیزبەکانیش وەکو یاسایەکە کاتمەکەمەوە بەس لەسەر خانشنی پلە باڵاکان و بڵین مشتومڕێکی زۆر دروست بووە هەوڵ هەیە دەڵێن ئەوانەی کە مەرجی 45 ساڵ تەمەن و مەسەلەن 5 ساڵ خزمەتیش نەبێ هەر خانشین بکەن بە 3 ملیۆن دینار خۆی بەڕای من ئەم برادرانێکی سەر ناوقاعی پەرلەمانان مەفروض بوو ئەوان ئەگەر بەڕاستی ئەیانوێت چاکسازی بکەن لە خۆیانەوە دەستیان پێ بکرد ئەگەر ئەیانوێ فعلەن ئەگەوانیە خۆگەر تۆ دەست پێ بکەیت و ئیدعای چاکسازی بکەی پێویستە من یەکەم کەس دەخۆمەوە دەست پێ بکەم ئێستا ئەندامان ئەندامی پەرلەمان بە تەسەووری من ئەم برادرانە سەرێشیان بۆ خۆیان توش نەکردایە ئەو یاسای عێراقی موحەدی خانشینیان جێبەجێ بکردایە نە خەڵکی کوردستان مزاهرەی لێکردن نە کەمپینیشان لەسەرکرا و هەموو لایەنێکیش پێی ڕازیە بوو ئەوە لە عێراق جێبەجێکراوە لێرەش جێبەجێکرا وردەکارێکی ئەوەی عێراق لە 50 ساڵ خزمەتە هەبێ 50 ساڵ تەمەنە هەبێ 5 ساڵیش خزمەتی کەمتر نەبێ و موچەکەش بەو شێوەیە زۆر کێشەی موچەخۆری ئاسایی خانش بە هەمان ئەو موچەخۆری مەسەن لە سایەک لە سایەک بۆ هەموو ساڵێک و بەم شێوەیە بە کورتی و بە کوردی بەرزترین ڕێژە ئەگەشتە لە سا هەفتا و ئەوانشی کەوا خزمەت تەمەنیان لە 50 ساڵ کەمتر بوو خانشین نەبوون ئەوە چاوەڕیان بکردایە وەک تەمەن بگەڕیانەوە بەسەر وەزیفەکانی خۆیان چاوەڕیان بکردایە تا ئەو کاتەی کە تەمەنیان نەگەشتە 50 ساڵ خزمەتیان نەگەشتە 15 ساڵ ئەو کاتەی ئەتوانی ئیدعای خانشینی پەرلەمان بکەن یان جگە لە پەرلەمان یا وەزیر یا بەڕێوەبەری گشتی بەڵام زۆر بەداخەوە تا ئەم لەحزەی ئێمە ئێستا لێرەین ئەوەی من بیستومە بابەتەکە بۆ شێوەیە ناڕە بە شێوەی کەشکاوەتەوە هیوادارم ئەو برادرە ئەندام پەرلەمانە کاتژمەکەمە بەس هەتا وەکو موچە دادپەروەری ڕێک نکرێتەوە لە خانشینە توانێت ڕێگە بکرێتەوە بۆ نمونە موچەی پلە باڵایەک ئێستا بۆ نمونە 8 ملیۆن بێ فەرمانبەرێک 500,000 بێت نابێت لێک نزیک ئەوستاژوانە خۆی ئیلتیزاماتی وەزیرێک ئەبێت تۆ لەوە تێبگەی لە سەر تاسەری دنیا وایە ئیلتیزاماتی وەزیرێک زیاتر لە ئیلتیزاماتی مۆزەفیچکە یعنی وەزیر تا ئەو لەحزەی لە وەزارەتخانە کوردستان وایە ینی لە کوردستان ناخر بەزای زۆر نابێت میسالیش بین ناکرێت ینی لە میسالیەکانیش میسالی تر بین وەزیر هەر موچەکەی پێویستە زیاتر بێ لە جێگرەکەی زیاتر بێ لە بەڕێوەبەری گشتی لە جێگرەکەی زیاتر بێ بەم شێوەیە تا دیتە خوارەوە بەڵام فەرقەکە شاسیع نەبێ بەم شێوەیە لەبەرەوە باشترین حەل ئەوەیە ئێستا لە ناو پەرلەمانە موچەکانی خۆیان کەم بکەنەوە ئەو یاسای عێراقی موحەدە جێبەجێ بکەن یەک کەس لە خەڵکی کوردستان گلەیان لێ ناکە باشە بەس بۆچی وەکو بەڕێز دەڵێم یاسای خانشینە جێبەجێ ناکرێت پێویستی تەنها پێویست بە ئینفازێک نەخێر حکوومەت نەیکرد لەبەرەوەی یەک بەیەکی موچەخۆران لە خانشتینانی هەرێمی کوردستان موچەکانیان زایە کرد حکوومەت نەیەچوە ژێرباری ویستی ئینتیقای ئێستا ژەمەشی گەدەری هێناوە بۆ پلە باڵەکان ئەوەی حکوومەت پێشکەشی کردووە لەوە دەریهێناوە لەوەی بەغا دەریێناوە ئەو بەرگەی دەریهێناوە کەمێ دەستکاریان کردو تەقدیمی پەرلەمانیان کردووە وا لە ناو پەرلەمانی شایزاکی خۆیان پەرلەمانی دەستکاریان کرد باشە بە زۆر بە کورتی یعنی پێ دوایە ئەوەی کە بەڕێزوتت چاکسازی هەر لەمەدەوەسێ لەم پرۆژەیە کە بەڕێزوت ڕەنگە ستا پێنج ژینەکە یاخود دەبێت چاکسازی کەشی بە دووادار من هیوادارم کە لێرەوە نەوەستێ ئەو بوارانەی کە باسمان کرد بواری نەوت بواری وەبەرهێنان بواری ئیدارە خەڵک ئەبێ مەلەفی یەک بێکیان یەک نمونەی بە کورت بۆیانمەوە کارمەندێکم هەبوو ساڵی 1979 ڕەزام بوو وتی کاک عومەر داوا لێکم بەڵکو بە مدیرەکەم بڵی لەشم قورسە من مهندس بووم کات فاڵستاین بووم پێی بڵی بەڵکو کورسیەکەم بداتێ لە سری دانیشتم ئەم کوڕە خەریجی شەشی ابتدایی بوو ئەم کوڕە لە ساڵی 2004 کە لە UN گەڕامەوە ئەم کوڕە مدیری من بوو کە چوون بۆ لای وتی توخوامەیە داوام بکە ئێوتم بۆ کاکە تۆ مدیری تۆ چۆن بووی بە مدیر تۆ بەس داوام مەکەیتر من شتێکم نایە وڵام من داوامەکە ئەبێ یەک بەیەکی فایلی ئەوانەی خانشین بوون هەڵبرێتەوە بزانین چەند شکر و تەقدیری ئیزافیان وردووە چەند ساڵ قدەمیان بە وەرگیراوە چۆن شەهادەکانیان بۆ گۆڕاوە کێ شەهادەی گۆڕاوە کێ مدیر عام و شەهادەی نییە کێ وەزیرە و شەهادەی نییە کێ چییە و کێ چییە و کێشتیە من دوو مدیر عام و پێگەڵێم لە هەرێمی کوردستانە هەردووکیان خۆیان ناسیم هیچ کامیان شەهادەی هەندسەیان نییە و مدیر عامیش مدیر عامیش لە بواری هەندسە کارەکەن
بەکارەرووسیان نیمە بەستە نا هەر شادیان نییە دیعاەوەکەن کە لە دەرەوەی وڵات شادیان هێناوەوە بەڵام جۆری ساختە شێ ساڵی من ناڵم ساختەیە بەڵام لە کوردستان تعدیل نەکراوە. سپاس بۆ بەرەس عومەر حاجی عینایەت نای پێش پەرلەمانی کوردستان زۆر سپاس کە لەم بەرنامەی لەگەڵ ماوەی سپاسی بەرەس سپاس بۆ سپاس بۆ میرانی بەرەس سپاس بۆ هاوکارانم خواتانەوە.